ئێمە لەسەر ڕێگای ڕانیە سلەیمانین یاخۆد ڕێگای ڕانیە دووکان. سڵاوتان لێبێت لە بەرنامەی سۆراغەوە. وەک دەزانن لە ماوەکانی ڕابردوو بە چەند قۆناغێک ئەم ڕێگایە هەوڵی فراوانکردن و بە دووسایدکردنی بۆ درا، بەڵام بەداخەوە بەهۆی ئەو گیر و گرفتانی بەسەر هەرێمی کوردستان هات، بەهۆی قەیرانی داراییەوە نەتوانرا پرۆژەکە تەواو بکرێت. بە بڕیاری قوبات تاڵەبانی جێگەی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوو سەر لەنوێ کار و دەستپێکردنەوەی فراوانکردنی ئەم ڕێگایە دەستی پێکردوێتەوە. خۆشبەختانە و دیمەنانی لە پشتی منەوە دەیبینن کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکەن کە بە چڕی کار دەکەن بۆ جێبەجێکردنی پرۆژەکە و فراوانکردنی ڕێگاکە. هاتوومەتە ئێرە و دەمێ سۆراغ بکەم بزانم کەی ڕێگاکە تەواو دەبێت. 1000 ڕۆژ ماوەی تەواوبوونی پرۆژەکە و ڕێگاکەیە، بەڵام دەوترێ زووتر لە وادەی خۆی کۆمپانیاکە کارەکانی تەواو دەکات. لەگەڵ بەرپرسانی کۆمپانیاکە لەگەڵ بەرپرسانی ڕێگەوبان قسە دەکەم تاوەکو بزانم شێواز و میکانیزمی جێبەجێکردنی ڕێگاکە چۆنە. لەگەڵمان بن لە سۆراغ تاوەکو سۆراغ بۆم ڕێگایە بکەین و دواتریش هەر لە نێو بەرنامەکە سۆراغ دەکەین بۆ ڕێگای کەلار سلەیمانی کە بەشێکی ئەو ڕێگایش لە بینی سلەیمانی تاک و دەربەندی خان کاری فراوانکردنی بەردەوامە. دواتر دەچین سۆراغ بۆ ئەوێش دەکەین و هەر پرۆژێکی دیکە کە بە پێویستی بزانین لە بەرنامەکە پیشانی ئەوەی بدەین سۆراغی بۆ دەکەین. لەگەڵمانە بن. لەگەڵ بەڕۆبەری کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە و ئەو ئەندازیارانە گفتوگۆ دەکەم کە نوێنەری بەڕۆبەرایەتی ڕێگۆبانی سلێمانین بۆ چاودێریکردنی پرۆژەکە و دەمەوێت بزانم تا چەند لە وادەی دیاریکراوی خۆیدا پرۆژەکە تەواو دەکەن. دواتریش لەگەڵ بەشێک لەو شۆفێرانە قسە دەکەم کە لەسەر ڕێگاکە هاتو چۆ دەکەن، بزانم دڵخۆشن بە دەستپێکردنەوەی ئەم پرۆژەیە. کاقاسم سەرەتایە مەلای جەناب سوپاس کە لەگەڵمان بووی ئەمڕۆ. ئەکرێ پێم بڵێ بزانم ینی کەمێک باسی ڕێگاکەم بۆ بکە و قۆناغەکانی دەستپێکردنەوەی ئەم پرۆژێ و شێواز و میکانیزمی ئیشکردنتان. پرۆژەکەمان بریتە لە ڕێگای دووسایدی دوکان چوارقڕنا بۆ قۆناغی 2-3 هەردووچیان پێکەوە گرێدراوە بە دەرخسەیەکی نوێ بۆ جاری دووەم دەست پێ ئەکاتەوە و پشت بە جهدی ئەندازیارەکان و پشت بەخوا ئینشاءالله لە داهاتوویەکی نزیکە پرۆژەکە دەست بە جێبەجێکردنەکە وەکو ئێستا دەستی پێکردووە و پرۆژەکەمان بریتە لە درێژی 35 کیلۆمتر. ئەم 35 کیلۆمترە 10 کیلۆمتری قۆناغی یەکەمە کە پێشتر دیزاین کراوەتەوە، ئێستا ڕیدیزاینی بۆ کراوەتەوە جارێکی کە بە پێی ستاندەرە جیهانیەکان و لەلایەن دیزاینەرێکی زۆر باش کە لە شاری سلێمانی و بە ناوی ئاکۆسەمەد. بەشی دۆمیشی تەواوکاری ئەو بەشەیە کە 25 کیلۆمتر بۆ پێشتر ئیشی تا کراوە بە هەموو فەقەرەکان تقریبن ئەتوانین بڵێنە زۆربەی بڕگەکانە ئیشی تێدا کراوە. ئێستا ئێمە دیزاینەکە جارێککە ڕیدیزاینی ئەەکەینەوە و داتای هەموو ئەو شوێنانەی کە ئێگزیستە و جێبەجێ کراوە گیراوەتەوە ئێمە تەواویەکەین بە هەموو بڕگەکانی. زۆر باشە کاقاسم. کاک محەممەد سڵاو لێبێت، توانەکانتان لە چه ئاستێکدایە هەر بەڕاستی دەتوانن پێشوادەی خۆی ڕێگاکە تەواو بکەن؟ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتتان دەکەین بۆ سەر پرۆژەکەمان. ئێمە کۆمپانیای گەردین جێبەجێکاری ئەو پرۆژەیە قۆناغی 2-3 دوکان بۆ چوارقڕنا. دوای ئەوەی کە ئەرکی ئەو جێبەجێکردنی ئەو پرۆژەیەمان پێسپێردرا بەهۆی زۆری ڕێگا درێژی ڕێگاکە و پانی لەینەکانی و زۆری ئەو ماوادانێک کە پێویستی پێێتی پلانێکی تۆکمەمان داناوە بە سەرەتا بە کڕینی ئامێرێکی زۆر لە هەموو جۆرەکان زیاد لە 30 بۆ 40 گەڵابەمان هەیە. کۆمەڵێک حەفارە لە هەردوو جۆرەکەی بە دەقاق و بە ئەوەی کە زنجیرە پێویستی بە لەبەرەوەی زۆربەی شوێنەکان شاخە. پلانی ئەوماندانا چی پێویستە لە ئامێر و مەکاین و هەشتێک کە پێویست بێت بۆ تەواوکردنی ڕێگاکە ئێستا ئەوانەمان هەمووی ئامادە کردووە و 3 کەسارەمان هەیە بۆ دروستکردنی مەوادەکان، چکە زۆربەی مەوادەکان هەمووی بەپێی مواسەفات پێویستە مەوادی شکاو بێ دروستکراو بێ بە فاریشە و بە کۆمەڵێک تەکنیکی جیاواز و لە نزیکردنەوە لە هەموو ستانداردە جیهانیەکان و بەو مواسەفاتەی کە پێویستە لە هەموو ڕێگایەکدا هەبێ ئێمە بتوانین کار بکەین. هەروەها دوو کارگەی قیری
زۆر باشمان هەیە کە هەردووکیان دیجیتال نێ و توانای بەرهەمێنانیان 160 بۆ 200 تەنە لە سەعاتێکدا کە پشتیوان بەخوای گەورە و پاڵپشت بەو شتانە و کە هەمانە و بەرنامەم بۆی داناوە بتوانین ئیشاڵە لەو مودە و ماوەی کە بۆمان تەرخان کراوە زووتر تەواوی بکەین و ئەگەر بێت و بە خۆزدانی بەرەو زستان دەڕۆین و کەش و هەوا لەبار بێ بۆ جێبەجێکردنی بڕگەکانمان هەروەها هاوکاریکردنی هاوڵاتیانیش پێویستە کە لە ڕێگاکەدا بتوانن بۆ کۆمەڵێک ڕێگەری دروست دەبێ اینجا پێویستە ئەوانیش هاوکارمان بن لە هێندێک ڕۆوە بۆکو ئەو ڕێگریانەی کە هەیە لەسەر جادەکان و یان تۆزێک لە خۆیان لێبوردە بن بتوانن بە پشوویەکی درێژ ئیشکردن لەگەڵ ئێمە بن چکە بۆ خۆتان دەزانن درێژی ڕێگاکە زۆرە کۆمەڵێک شت لەسەر ڕێگامانە وەکو باغ و هێندێک خانوو کە بە شێوەی تەجاوز و لە سنووری ڕێگاکەدا دروستکراون ئەگەر ئەوانە دەستگیر نەبن و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانیش بتوانێت پاڵپشتمان بێ لە کاتی خۆیدا ئەو پێشینانەی کە هەمانە و بەپێی ئەو بڕگانێکی ئیشمان تێدا کردووە پێشینەکانمان بۆ خەرجکا و پشتیوان بەخوای گەورە و بە پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان ئیشاڵە جارێککە ئەو پرۆژەیە وەستان بەخۆی نابینێتەوە و ئێمە دەتوانین بەپێی ئەو هەروەکو هاوپیشەکەم کا قاسم باسی کرد پرۆژەکە لە قۆناغی دیزاینکردنەوەدا ئەگەر بێت و زوو بە زوو ئەو بەشانەی کە ئێستا لە قۆناغی دیزاینکردنەوەدا لەلایەن کۆمپانیای دیزاینەرەکەەوە داتامان دەستکەوێت دەتوانین لە چەند شوێنێک کار بکەین و بۆی بتوانین ئیشاڵا زۆر بە زووتر لەو ماوەی کە بۆمان تەرخان کراوە پرۆژەکە تاو. سلااو لێ بە قوربان چۆنیت ئەحواڵت ببوورە ڕاشمان گرتی ئاجەلە بووی هەر بژیت زۆر سپاس حەزم کرد هەندێک پرسیالم خەڵکی ناوچەکەی وایە باشە ئەو ڕێگەی دەستی پێکردوێتەوە کۆمپانیا جێبەجێ دەکا و بەزباتی مەکەمەک تۆز بن مەملاوە خەمیەوە سارێک لێتامە بەس وەرن مەملاوە ڕێگاکە زۆر ڕێگاکە تۆ کەمێک گوەرە پێشەوە حەزەکەی بچۆرە ئەو پێشەوە ببوورە ویستم پرسیاری ئەو بکەم ئەو کۆمپانیای کە دەستی بەم پرۆژەیە کردووە دەڵێت ئەم جارە پرۆژەکە دەگاتە قۆناغی کۆتایی و ئەم ڕێگەیە سەر لەبەری دەبێتە دووساید تۆ تا چەند دڵخۆشی وەکو خەڵکی ناوچەکە؟ وەڵای ئێمە وەکو خەڵکی دەبەر ڕاپەڕین زۆر دڵخۆشین بەڕاستی ئەم ڕێگایە چەندین جار هەوڵی بۆ دراوە سەرکەوتونە بۆ بەڵام ئەم جارە کاقوبات بە جددی هاتووتە سەرخەت هیوادارین پشتمان تێنەکە وەکو خەڵکی دەبەری ڕاپەڕین تاکو و قرتێلەکە ئەپسێنێت و خۆی پێڕوە بەردەوام بن کۆمپانیاکە دەستی لێ هەڵ نەگرن بەڕاستی کارێکی مەردانەیە ینی هەر لە قسەکەی خۆتەوەڕێەکەن تا مەرحەلەی قردێلەکە بڕوای زۆر زۆر ئینشاءڵڵا معنای بەڕاستی کۆمپانیاکە وەکو سەرەتا زۆر بە باشی دەستی پێکردووە هیوادارین هەروە بەردەوام بێت و باش پرسیارێکی لێکم وەکو شۆفێر تۆ ئۆتۆمبیلەکە ئۆتۆمبیلی بارە زۆر گرنگە دوایی کام شەقامە تەواو بوو شۆفێران هەنی مساعدەی ڕێگاکە بکەن بەپێی ستانداردی ڕێگاکە هاتو شۆکە ینی پەیامت چیە بۆ خەڵک بۆی دوایی کە ڕێگاکە تەواو بوو تێک نەچێت چکە بۆ زەحمەتێ دروستکراوە هیوادارین بار هەڵگرەکان زیاد بار نەکەن و قەپاندا بندرێ بۆی لە بەرەوەی بەڕاستی ئەو ڕێگا زۆر پێوەی ماندوو بووین زۆر خەڵکی تێدا فەوتە بەڕاستی زۆر خەڵک بۆ قوربانی زۆر خەڵک کەوتە سەر جێگا کەمەندامە بەهۆی ئەو ڕێگایەوە ئیزا دەبی بە هەمومان بیپارێزین خەڵکیش خێرانە ڕوا حتمما وەنیە شۆفێرانە بێ هۆشیار بن بەڵێ بەدڵنیایەوە هەر بژی سەرکەوتوی ئەزێتماندای سەرچاوم پال لەگەڵ بێت السلام عليكم ما دونا بقربان شلوني روحكم تدرسيتو ببور الرامان قلتي اوتومبيلي بارقل بزحمة راوسي جناب باشي احوال باشي لشو بخير والله لا غير بس
یاخوا بە خێربی جەناب شۆفێری لەسەر و ڕێە بەرێجا شۆفێری باهەڵگریشی الحمدلله بەرێ ئاگاداری ئەو کۆمپانیایەک دەستیان بەکار کردوێتەوە بۆ نۆژەکردنەوەی ڕێگاکە و دەکرێتە دووسایی دەستان خۆش بێت حەزەکەم وەکو شۆفێرێکی باهەڵگرانی پێم بڵێ بزانم بۆ چونت چییە پێت باشەکە ئەم ڕێگایە بە زووی تەواو بکرێت طبعا ئەو ڕێگا زۆر وێران بوو بەڵێ بڕوایت بێ نارێم ڕۆژانە بەس عادیسەی زۆر لێ ڕوودەدە بەڵێ باشە ئەمە سوپاسان دەکەین ئەگەر ئەو ڕێگای چاکەن دەستان خۆش بێت دەمێکە لەسەر و ڕێ هاتچۆکەی ئارێ وەڵا من تقریبا سارێک زیاترە بەس بەتەنگەری هاتچۆ دەکەم خۆخوا نەخواستە تووشی هیچ ڕووداوێکی الحمدلله ئەمان الحمدلله بەڵام بەرێ وەڵا عادسە ڕوودە هاوڕێ باهەڵگرەکانیش دەیانی لەو ڕێگە بەرێەوە مسارێ من بەڵێ تا چەند پابندی ئەزام ڕێگەکە یەکساییدا بە زەحمەتە شۆفێریکردن بەڵام ئێوەی شۆفێری باڵگر ینی زیاتر لەوانەیە لە پرسەوەتیتان لە ئەستۆ بێ وەک لەوتم بێ لە چووکەکە تا چەند پابندن لە ڕێگاکە هەتا پرۆژەکە تەواو بێت الحمدلله یەکەم جار دەبی سەلامەتی خەرکت بێ ئەو جێی خۆت ڕاستە سەلامەتی مقابلەکەت بێ ئەو جێی پەیامت چییە بۆ بەرپرسان لە حکوومەت بۆی هەرچی زۆر ڕێگەی هەموو لایەکی خۆش بێ هەرچەند زوو تەواو بکەن ئەمە سوپاسانە ئێمە سپاسی جەناب دەکەین داوای لێبوردنەکەی ڕامانگرتی فەرموو بەخێر هاتی خوا لەگەڵ بێ لە ئامانی خۆیان ئینشەڵڵا سەرچاو کا قاسم ئەوەی کە بۆ من گرنگە دایم کە پرۆگرامێک لەسەر بابەتی ڕێگە و شەقامەکەم زۆر بەلای منەوە پرسیارە کە کواڵەتی ئەو ڕێگایەت چۆنە بەداخەوە جاری وا هەیە ڕێگایەک دروستەکرێ بەڵام ڕێگاکە زۆر بەرگە ناگرێ یان جاری وا هەیە چاڵ و چۆلی تێکەوێ ڕێگاکە تێکەچێ ئەم ڕێگایە بەو بەشی کە تەواو کراوە بەمەشی کە ئێستا کاری لەسرە جەنابەت لێرە وەکو مشریفێک وەکو چاودێرێک سەرپەرشتی پرۆژەکەکەی کواڵەتی ڕێگاکەت بەدڵە ئێمە کوالیتی کۆنتترۆلمان هەیە لە ئەلفەوە تایە واتە هەموو مەوادەکانی کە بەکاردێن لەم پرۆژەیە لە چەو لە لم لە شیش لە تێکەڵە ئەفوان لە بەردی شکاو لە قیر لە هەموو ئەو مەوادانەی کە بەکاردێت لە تەکوینی ئەم پرۆژەیە بەپێی ئەو دیزاینەی کە بۆی کراوە هەمووی پشکنینی تاقیگەیی بۆ ئەکرێت کە ئێمە جیاواز لە زۆربەی پرۆژەکان تاقیگەیەکی کێڵگەیی تۆکمەمان داناوە و هەروەها ئەو ئەندازیانانی کە لە پرۆژەکەیان زۆربیان ئەزمونیان هەیە و لە ژێی ئیشرافی خۆمانە و ناڵیم بێ معلومات و بێزانستی ببن بۆی بتوانین بە هەمووان پێکەوە سەرپەرشتێکی باشی کوالیتی ئەو پرۆژەیە زایدەن تەطبیقکردنی هەموو ئەو دیزاینەر و ستاندەرە جیهانیانە بە پێی ڕێنمایی ئەندازیایی سەرپەرشتیار و هەموو ئەو گشتەندانەی کە هەیە یان بە پێی ڕەوشە جیهانیەکان یان بە پێی ڕەوشی عێراقی. کاک محەممەد لە قسەکانی پێشتر تا باسی و کرەگەر پاڵپشتیە دارایەکان بەم شێوەی ئێستا بەردەوام بێ ئێمە توانین پرۆژەکە بە خێرایی جێبەجێ بکەین و کارەکانمان ڕانەوەسێ خۆ دەزانی لە ماوەکانی ڕابردوو ئەم ڕێگایە گرفتی بۆ دروست بوو چەندین جار کارەکانی ڕاوەستا بەڵام خۆشبەختانەیەوە بە گروتوینێکی تازە دەستان پێکردێتەوە یعنی ئومێدت هەیە یان ئەوەی کە سێری دۆخەکەکەی ئەنی حکوومەت باش پاڵپشتانە لە ڕووی مادیەوەی بتوانن بە خێرایی کارەکان جێبەجێ بکەن بڵێ ئێمە دوایەوە دەست بەکار بووینەوە بەهۆی بڵین دوای ئەوەی کە لەلایەن نووسنگەی بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیران ڕاست پێدراین بۆ تەواوکردنی ئەو پرۆژەیە و ئەو کۆمپانیای کە پێشتر لێرە بوو هەر لەلایەن بەڕێزیانەوە پاڵپشتی تەواومان کرا کە بتوانین ئەو کۆمپانیا لەبەرەوەی توانای دارایی و پێشتر خەڵک بینی بوو ینی پرۆژەکە بۆ خۆتان دەزان لە 2011 دەست بەکار بوو تا 2025ش بە فعلی لە 120 زیاتر تێپەڕناکە کارەکانی جێبەجێ کردووە بۆیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی و بەڕێز کاقوبات تاڵەبانی و نووسنگەی بەڕێزیان پشتیوان بن و کە وعد و بەڵێ نیشان پێداین پشتیوان بن و بۆی دووبارە جارێککە ئەو پرۆژەیە نەوەستێتەوە ئیشاڵڵا تەواو دێت. ئەم کاتەوە باش قوربان چۆنیت ئەحواڵ باشە ببوورە ڕاشپانگرتی هەر بژیت حەزم کرد هەندێک پرسیارە لێ بکەم سەبارەت بەم ڕێگایە خۆ دەزانی کۆمپانیای گاتۆ دەستی بەجێبەجێکردنی ئەم ڕێگای کرۆ جەنابە خەڵکی ئەم ناوچەی بەڵێ باشە پێشتر خۆ دەزانی ینی خەڵک نیگەران بوو لەوەی کە ئەم ڕێگایان پرۆژەی ڕاوەستاوێسە کە دەستی پێکرێتەوە ڕاچیان دڵخۆشی بۆی کام ڕێرە دراوە زۆر سوپاس بۆ هەموو لایەنەکان و سەرەتا دەستخۆشی لە جەنابتان دەکەم کە هاتن بە دەنگمانەوە و شتەکەتان گەورە کرد و بڵاوتان کردەوە
دەستخۆشی لە سەرۆکی یەکێت نیشتمانی کوردستان دەکەین یاک باپێڵ کە بە دەنگمانەوە هاتوو و دەستخۆشی لە کۆمپانیایەکەش دەکەین زۆر بە سڕی کاری تێدا دەکەن دەستان خۆش بێ و هەموو لایەک زۆر دڵخۆشین کە شتێکی تایبەتمان بۆ دەکرێن نمونەیە لە ماوەکانی ڕابردووش ئیشکراوە لەم پرۆژەیانی بەڵام ئەم جارە دەوتێ لە ماوەی 1000 ڕۆژتەواوی دەکەن ینی ئەم پرۆژەی هەتاوەکو ناو هاوینە هەواری دوکانە چێت ڕاست ئیشەڵڵا ینی گەشتبینی لەوەی پرۆژەکە لە کاتی خۆی تەواو بێ و کاوڵاتیش مادەکە مادام سەر و قسەی کردووە تەواوی دی ئینشاءڵڵا هەمووی دەگەێنرێتە سەرکەوتوبی زۆر سپاس هەر بژیت فەرمووکەمی پال لەگەڵ بە لامان خوایبی سەرچاوم فەرموو دیارە بەڕێزان هاتووینە تام شوێنە ئەمەش قۆناغێکی دیکەی ڕێگاکەیە کە پێم باش بوو پیشانی ئەوی بینەرانیشی بی لەبەرەوەی لێرە لە چەند شوێنێکی جیاوازی شەکەن کۆمپانیاکە لەگەڵ کاک محەممەد و قاسم لێرە شەندێک گفتوگۆ دەکەین کاک محەممەد ئەم بەشەی ڕێگاکە لە چه قۆناغەکان ئێستا سەرقاڵی چین ئێرە پێ دەڵێن ڕۆکفیل بەشی پڕکردەوەیە تا دەگەی ئاستی سەبگرێت پێویستی بە تەبقاتی زۆرە بۆ پڕکردنەوە بۆی ئێمە بەپێی تەندەرەکەمان بە ڕۆکفیل دەیکەین دوای ئەوەش دەگاتە ئاستی سەبگرێت لە دوای ئەوە چینەکانی تێکەڵە و قیر دەست پێ دەکات کە 35 سانتیم تێکەڵەی تایپی ئەیمان هەیە و 13 سانتیم بیسکۆرسە و 21 سانتیم قیرە ئەوە بۆ خۆی ڕۆکفیلە بەر بە قوترین جۆری پڕکردنەوەیە لە ڕێگادا هەر ڕێگایەکیش کە سێ چین قیری هەبوو مەترسی ڕۆچون و ئەوانەیە لە کێشەکانی ئێمە لە کوردستان ئەوەیە هەنی بەشێکی شەقامەکەمان ڕێک وەکوای قاش بوو بێ ناوەڕاستەکەی بەرزە ئەم لە ولاکەی چاڵە ئەوە بۆ ئەو شوێنانەیە کە بە زۆری بە دیزاین نەکراون یان ئەوە تا دوو چین قیری هەیە اینجا هەموو ڕێگایە کە سەرەتا دیزاین دەکرێت لەسەر ئەساسی ئەو لۆدەیە کە بەسەر ڕێگاکەدا دەڕوا ئەوە دەستپێکی دیزاینە بۆی دیزاینەر بتوانێت بڕیاری چینەکانی تێکەڵە و قیر و هەموو ئەو مەوادانەی کە تێدا بەکاردێنێ بڕیاری لەسەر بدە بەڵام لەو ڕێگایە زامنی ئەو شتانە کراوە و ئەو گرفتەی ناوی ئینشاڵڵا کاک محەممەد وتی ئیش لە ئێمەیە و هاوکاری هویمەتیش لەلایەنی حکوومەتە جەناب بۆ نەری حکوومەت لێرەی ئەنێ بە پێکەوە وەکتیمێش بکەن مواسەفاتی شەقامەکەم بۆ باسکە و ئەو دڵنیاش بە خەڵەکە لە کاتی خۆی تەواوە بێت جارێ پێشەجی بە خاڵێکتان بیر بخەمەوە لەواشێ کاک محەممەد سوتفە بیری شۆکە باسی بکە ئەوەی کە شەقامەکە تێگەچێ و لایەکی بەرزە بێتەوە لایەکی نزمە بێتەوە ئەمە لە علمی هەندەسەی مەدەنیا پێوترێ ڕەتین ئەم ڕەتینە ئێمە خۆشببختانە بە بەکارهێنانی پۆلیمەر کە مەوادێکی تازەیە ئێستا تێکەڵاوی خەپتەی قیری ئەکرێ بۆ شەقامە بۆ ئەم شەقامە و بۆ زۆربەی شەقامەکانیش ئێستا هاتۆتە ئاراوە و ئێمە بە تایبەتی لەم شەقامەیە لە چینی ئەخیری لە چینی سێرفەیسا ئیزافەیەکەین بۆ خەپتەی قیریەکە یعنی بۆ تێکەڵی قیریەکە ئەم پۆلیمەرە چارەسەری و مشکلی پۆلیمەرە وەکو مادەیەکی مزاف وایە چۆن ئەکرێتە کۆنکرێتەوە ئەتوانی بیکێتە قیرەوە بۆ ئەوی منعی ئەو ڕەتینە بکە هەر خۆی پێ ئەوترێ ئەنتی ڕەتین باشە بۆ پرسیاری دووەمە کە فراوانی شەقامەکە ئێمە بە پێی ترافیک ڤۆلیۆم تەصنیفی ڕێگاکەمان کردووە وەلەو جزێک لە ڕێگاکە ئیشی تاکرا و پردەکانی تا دروستکراوە بڕیارمان نا لە کیلۆی 24 خۆی هەموو ڕێگاکە 35 کیلۆمەترە لە سفر بۆ دا بە دیزاینی تازەیە و ئەی واتە دوو سایلی 6 لێ ئەمە زۆر فراوانە و بە ئاسانی هەموو هاوڵاتیان توانن هاتوچێت تێدا بکەن فەقەری دووهەممان لە 24ەوە بۆ لە دەوە بۆ 24 ئەم 4 کیلۆمەترە دیسان ئەیسیکسە بەڵام بە هەمووان مواسەفاتی پێشوو ئەویان 4.5 ئەمەیان 35 خۆ ناغی سێم و کۆتاییەکەی لە 24 بۆ 35 واتە کیلۆمەتر ئەمەیان تەنهاوەکو خۆی ئەمێنێتەوە یعنی ئەبێ بە ئەیفۆر واتە دوو سایلی 4 لێ کاکە سڵاو لێبێ چۆنی قوربان ئێوە شۆفێری ڕانێ سلێمانی خەتی هێڵنوە نیە باشە ناوی جەنابێت کاکە دلێر مەفەق بی ئینشاڵڵا ئەو ڕێ دەستی بە جێبەجێکردن کردوێتەوە جەنابێت لەوانەیە لە هەموو کە زیاتر معاناتە دەبێت چکە بەردەوام لەسەرم ڕێی پێم بڵێ تا چەند گەشتبینن بەوەی کە دەست کراوەتەوە بە نۆژنکردنەوە و دووبارە فراوانکردنەوەی ئەم ڕێگایە وەڵی ئیشەڵا گەشتبینین بەوەی کە وەک جارەکانی پێشتری لێنەیە
ئەمن تقریبان 15 ساڵ لەو خەتە ئیش دەکەم باشە بینی ڕانی سلێمانی باشە هەتا ئێستاکانەوەندەی بیرم دێ 5-6 دەستیان بە ئیشەکە کردو وازیان لێ ناوەتەوە 5 بۆ منە کۆمپانیاک هاتووە مانجێک دوو مانگ چەند ڕۆژی کردویان چەند کیلۆمەترێکی کردو و کۆتای پێ هاتووە بەس شەڵا هیوادارین ئەو جارەی وای لێنەوە کۆتایی پێ دووساییدەکەی ڕانیا بۆ دوکان کۆتایی پێ بێ لەبەر ئەوەی بەڕاستی ئەو قوربانی لێرەکان درراوە پێم وابێ لە هەرێمە کوردستان لە هیچ خەتێک و لە هیچ شقاوێک نەدراوە ئەوەی کە من بەدۆدا چۆرم کردووە ماوەی پرۆژەکە 1000 ڕۆژە و کۆمپانیەکانش دەڵێت کە لە پێشوادی خۆی تەواویەکەمانی ئەوەش گەشت بینن ئیشەڵڵا ئەی ڕێنمایی چێ بۆ شەفەرەکانی هاوڕێز کۆک وتت لەم ڕێگایە کارەساتی زۆر ناخۆشووی داوە ئەم ڕێگایس ماوەیەکی درکە تەواو دەبێتە دووسایت لەوە بە ولاوە هۆشیاری شۆفێران زۆر گرنگە ئەنی تۆ شۆفێری هێڵی ڕانی سلێمانی لەوانەیە لە هەموو کەس زیاتر بەرکەوتت لەگەڵم ڕێگایە هەبێ وەنیە بۆی ڕێنمایی چی ئەو شۆفێرێکی بازمۆن وەڵی ڕێنمایم ئەوەی بەڕاستی شوفێران چەندە وریا بوون چەندە وشیار بوون دوو ئەوەندەی کە وشیار بن بۆ لەبەر ئەوەی بەڕاستی شقامەکە جادەکە ئەو جادەگەشتە کاری تێدا دەکەن ئیش تێدا دەکەن زۆر جار هەیە حاڵەتی لادان ڕوودەدا حاڵەتی ڕادان لادان دێتە پێشەوە بەڕاستی دەبێ وشیاربن دەبێ وریابن بە تایبەتیش ئێمە کە هێڵمان هەیە نەفراتمان لەگەڵە نەفەرمان لەگەڵە ئینسانێک ئەمن سارەکەم 14 نەفرە دەبێت حساب بکەم 14 ڕۆحم لەبەردەستە 14 ئینسانم لەبەردەستە بۆیە هەتا لەسەر خۆمی من بن هەرکەمە هەر باشە سەرکەوتوی قوربان سەلامەتی دەکەم خوا لەگەڵ بێ سەرکەوتن هیوای ئینشاڵڵا کۆتایی بێ جارێ ئینشاءڵڵا سەرچاو خوافیز بێ خوا لەگەڵ ئێرە خاڵی کۆتایی پرۆژەی دووسایدی ڕێگاکەیە وەک چۆن لە سەرەتاوە لە هاوینە هەواری دوکانەوە لە قەزای دوکانەوە دەست پێ دەکات ئێرەش دەبێتە خاڵی کۆتایی ئەم بەشەی ڕێگاکە کە ئێستا کاری لەسرە ئەوەی لە پشتی ئێمەشەوە دیارە دیمەنی ئەو شوێنەیەکە کاری تیاکرێ حەزەکەم لێرەش گفتوگوی کۆتایی لەگەڵ میوانەکانم بکەم و خات و لانەژۆک ئەندازیار لەگەڵ مایە لێرە ئەویش بەو پێی کە ئەندازیارە لە پرۆژەکە لەگەڵ ژەندێک زانیاری ئاڵوگۆڕەکەم و تاوەکو بزانم لێرە چییە گوزارە لە خاڵی کۆتایی پرۆژەکە لاە خاسپاس کە لەگەڵمانی ئەکرێت پێم بڵێ ینی پرسیارم لەسەر ئەم دیمەنی پشتی خۆمانە بۆ ئەم شوێنێمە لێوەستاین فراوانە ینی هیچ لەم پەرێک لە بەردەمی ئێوەیانە بۆ کارکردن بۆچی سەرقاڵی ڕوخاندنی ئەم شاخان ئەم گردە ئەبێ بە سایت سلۆپ بۆ ڕێگاکەمان سایت سلۆپیش کە بڕینەکەی تیاکەین ئەگەر لە 6 متر زیاتر بێ ئەبێ بە بێرم بیکەین یعنی ئەو قەدەمە بیکەین بۆ ئەوەی لە کاتی بارانە شاخەکە دانەڕوخێت بێتە خوارەوە ئەچێتە سەر بێرمەکان ئەچێتە سەر قەدەمەکان بۆ خزمەتی ڕێگاکەەوە بەڵێ بۆ ئەوەی ئەو جۆگەی لا تەنیشتەکە ئەیکەین بۆ ڕێگاکە پڕ نەبێتەوە خۆڵی تێنەچێ ئەچێتە سەر ئەو بێرمانە ئەمە کە بڵێن ئەو شاخەکە ئەیڕوخێنن سوود لە موادەکەی بینن بۆ شوێنێکی بەتەکی سوودی لێ بینین ئەگەر مەوادەکە باش بێ بۆ ڕۆکفیل بەکاریە هێنین کەواتە سوود لە مەوادەکەی بینین ڕۆکفیل مەبەست لە چێ بۆی سادەمان تێ بگا بەرد مەبەستکردنەوە بەبەر بەڵێ بۆ ئەو شوێنانە بەکارهێنین شێوازی لەم شاخانەتان زۆرە لە ڕێگەیانی زۆرمان هەیە نا زۆرمان هەیە شێوازی زۆرمان هەیە چەندتان کات پێویستە تاوەکو شوێنێکی ئاوا بڕن ئیتر بە پێی بەرزی گردەکەیە چەندێ بەرزتر بێ کاتی زیاترە بێ نزمتر بێ کاتی کەمترەوێ تۆزێک دیمانەکە مەترسیدارە ینی ئێستا ئەو حەفارە و دقاقانە بینم ئەنیوا ئەستەکەی خەریکە خلبنەوە ینی جێمەترسینە باش دەرچێ لەسەرەوە یە نەخوارەوە لە بەرەوە جێمەترسینە قەدەمە پێیە نەخوارەوە باشە زۆر باشە ئەوەی کە من ئەمڕۆ لێرە لەگەڵ تیمەکەی ئەو لەگەڵ کاک محەممەدیش گوزەرە بکرانی کارەکان زۆر بەباشی بەڕێواچە بەڕاستی جێگەی دڵخۆشیانی لە زۆر شوێن کارەکرێت ینی جەنابەت ئەندازیاری و ئەزمونە دێ و کاری لەم شێوەیە و لەم پرۆژانە بەشداریت کردووە پێشبینیەکەی ئیشەڵا کارەکان بەباشی بڕوا بەتەکید ئیشەڵا ئێمە چووکە بەلانی کەمەوە لە 3-4 شوێن ئیشەکەین لەبەرەوە بەتەکید ئیشەکە بە سەریعی ئەڕوات و لە هەموو بڕگەکانی ڕێگاکە ئیشەکەین کۆنتاکتی بینی ئێوە وەکو لایانی حکومی لەگەڵ کۆمپانیاکە پەیوەندێکی باشە ینی پەیوەندێکی زۆر باشمان هەیە وەکو یەکتیم ئیشەکەین هیچ گرفتێک نییە نا هیچ گرفتێک وەکو یەکتیم ئیشەکەین بەڵێ زۆر باشە من سپاس دەکەمانە جەنابەوەکو ئەندازیارێک کە لێرە کارێکی حەزم کردیانی لەگەڵمان بەشدار بیت و سەوتەیەکە دەبێت مادوونە بن ئیشەڵا ببینین لە نزیکترین کاتە ڕێگاکە بە باشی تەواو بێت کاک محەممەد بۆ قسەی کۆتاییش دێمە لای تۆ ئەم باسمان کرد پێشتر کا قاسم سەرنجێکی دامێکە لێرە شەقامەکە تۆزێ دەرفەت نییە بۆ ئەوی کە پان بکرێ ینی دەبێت بەو ستانداردە بڕواکە پێشتر هاتووە
ئەمە چۆن ناتوانانی بۆم ڕوونکەیتەوە بۆچی ناتوان شەقامەکە لێرە پام بکەن ئەو 11 کیلۆمەتری کە پارچە پارچە قیر کراوە بە پانی 8 مەترونیوە بۆیە ناکرێت هەر لەناو ئەو 11 کیلۆمەتری کە ئیشی قیری تێدا کراوە ڕاستەوخۆ لەو باریکیەوە دەستکەی بە فراوانکردن بەڵام ئێمە بیرمان لەوە کردەوە لە ستەیشنی 24 پرۆژەکە کە لە دوکانەوە بێ 24 ستەیشنی 24 کیلۆمەتر لە ئاستی تونێلی شاخی کۆیە کە ئەو تونێلەی لە ڕێگای هەولێر کوێەوە دێنێتەوە سەر ئەو ڕێگایە ئەگە لە داهاتوودا دروست بکرێەوە بەشێکی شکاری تێدا کراوە تونێلەکە بۆیە گۆڕینی پانی لینەکان پێویستە لە دوای جەنگشنێکەوە بۆ جەنگشنش ئاراستەی ئەو تونێلەیە ئەگە لە داهاتوودا تونێلەکە دروست بکرێت بە شێوەی ئینتەرچێنجێک دەتوانێت لە تونێلەکە بێەوە سەر ڕێگای ڕانێ بۆ سلێمانی یان بڵێن دوکان بۆ چوارقڕنا و بەتاکیدیش ئەو حاڵەتە ڕوودەدا لە داهاتوودا لەبەرەوەی ڕێگەی هەولێر کوێە یان دەبێت لەو تونێلەوە بێتەوە سەر ئەو ڕێگای یان لە ڕێگایە کە بتوانێت لە دوکانەوە بێتەوە بەڵام بەهۆی ئەوەی کە تونێلەکە بەشێک ئیشی تێدا کراوە بە تەسەوری ئێمە وەکو لایانی لەگەڵ لایانی حکومی ڕێگاوبانیش و لەگەڵ دیزاینەرەکەش وا ڕێککەوتین کە ستەیشنی فراوانکردنی لینەکان بۆ هەردووک سایدەکە لەو نقطەیە بێ کە لە ئاسی تونێلی شاخی کۆیەیە زۆر باشە سپاسانەکە ماندووکردن هیوادارم لە ئایندەیەکی زۆر نزیکە ببینم کە پرۆژەکە تەواو ببێ و ئێوەکو کۆمپانیا بەردەوام بن لە کارەکانتان و بۆی خەڵکیش بەڕاستی تر چاوەڕوانەکەی تەواو بێت و ڕێگەیەکی دووسایی لەم ناوچەیە ببینێ زۆر سپاس بەڕێزانێوەش لەگەڵمان بەردەوام بن بینەری سۆراغ بن تاوەکو بچینە ڕێگەی زەڕایەن دەربەندیخان کە تەواوکاری پرۆژەی کەلار سلەیمانیە لەوێش هەندێک سۆراغ دەکەین تا بزانین ئەو ڕێگەیەش بە کێو گەیشتووە بینەر بن. وەک پێشتر ئاماژەمان پێدا کە دەینە ناوچەی وارماوە بۆ دەربەندیخان بۆی سۆراغێک بۆ ئەو 10 کیلۆمەتری ڕێگایە بکەین کە بڕیار وایە ببێتە بەشێک لە تەواوکاری بۆ ڕێگای نێوان کەلار سلەیمانی یاخود دەربەندیخان سلەیمانی کە پێشتر ئەو بەشەی دیکەی کە بە نزیکەی 40 کیلۆمەتر زیاترە تەواو بووە خۆشبەختانە ئەم بەشەشی کە 10 کیلۆمەترێک دەبێت و ئەگەر ئەم 10 کیلۆمەترە تەواو ببێ ئەوە سەرجەمی ڕێگاکە دەبێتە دووسایت کە بە هەوڵی جێگیری سەرۆکی حکوومەت ئەم ڕێگایە جارێکی تر ئیشکردن تایدا بەگەڕ خراوەتەوە کە لە ماوەکانی ڕابردوو خۆبا تاالبانی جێگری سەرۆکی حکوومەت خۆی سەردانی ناوچەکەی کرد و بڕیاریدا ئەم بەشەی کەماوە هەرچی زۆ کارکردن تایدا دەست پێ بکە ئێستا ئەم کۆمپانیای دەستی بەکار کردووەک دەبین لە پشتی منەوە ئامێرەکانی کۆمپانیاکە لە کاردان سەرقاڵی کارن بە درێژایی ئەم 10 کیلۆمەترە بەردەوام کارەکەن و ئەگەر کارەکان بە پێویست بڕوات و هەروەها بجێ پێویستە بەردەستدابێ هەوڵدەن بە زووی تەواویکەن لەگەڵمان نابن بۆی لە نێو سۆراغدا لەگەڵ بەرپرسانی کۆمپانیاکەوە کەسێک لە بەڕێوەبەرایەتی ڕێگەوبان قسە بکەین و بەڕێوەبەری ڕێگەوبان خۆی قسەمان بۆ دەکات بۆی کە پێمان بڵێ و زانیاریمان باتێکەی ڕێگاکە تەواوە بێ میکانیزمی جێبەجێکردنەکەی چۆنە و کۆمپانیاکەش پێمان بڵێ کە میکانیزمی شەکانیان ئاستی پێداویستی و لۆجستی ئەو کۆمپانیایە چۆنە چەند ڕێگری لە بەردەمیانایە لە ڕووی شوێنی هەڵکەوتی جوگرافیەکەیەوە و هەروەها کارەکان بەگشتی چۆن بەڕێوە دەچێت بینەربن لەگەڵماندا. با شێوەیەکی مەیدانی لەگەڵ بەڕێوەبەری ڕێگەوبانی گەرمیان و بەڕێوەبەری کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە هاتوین گوزەرێکی مەیدانی بکەین تاوەکو بزانین کاروبارەکانی ئەم پرۆژێ چۆن بەڕێوە دەچێ و میکانیزمەکان و ئەو ئاسنەگو لەمپەرانی هاتوۆتە بەردەمیان. دواتریش لەگەڵ هەندێک لەو شۆفێرانش قسە دەکەم کە لە سەرم ڕێگایە هاتو چۆ دەکەن تاوەکو بزانم بۆ چوونیان چیە سەبارەت بەم بەشەی پرۆژەکە کە ئێستا کارکردن تایدا بەردەوامە. سپاس بۆ ئێوە کاک گەوسمان کاگەدنان مادووکردن کاتدان وەک بەڕێوەبەری ڕێگەوبان نییە کە بجار دێمە لای جەنابێت ئێمە بەر لە چەند ساڵێک قسەمان کرد لەسەر ئەو ڕێگایی بینی دەربەندیخان کەلار خۆشبەختانە کە ئێستا تەواو بۆ هاوڵاتیان بەکارهێنن هیوادارم دوای چەند ساڵێکی تیژ لێرە جارێکی تر گفتوگۆ بکەین ئەم ڕێگەیە تەواو بوو بێ. ئەکرێ پێم بڵێ میکانیزمی جێبەجێکردنی ئەم پرۆژەیە چۆنە
و کەی بڕیاردرا ئەم پرۆژێش ببێتە تەواوکاری بۆ پرۆژەی نێوان دەبەندی خانکەلار. بەڵێ سوپاس بۆ بەڕێستان وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئێمە پێشووتر لە 15/4/2024 جەنابی کاقوبات تا سەردانی پرۆژەکەی کرد لەگەڵ برای بەڕێزم کاک عوسمانە ئێمە لەوێ بووین ئێوارانێک بوو کە کەیشتە کاتی شەویش کە بڕیاری ئەوەی دا کە گرفتی ئێمە زیاتر خەرچنەکردنی شایستەدارەکانی بەڵێندەر بوو وتی بڕیارە دەم لایەنە پەیوەندیدارەکانی ئاگادار کردەوە هەر لەوەوە کە شایستەدارەکانی بەڵێندەر ئەگەر بە پشکێکیش بێ خەرج بکرێ و بڕیاری ئەوەی دا بەڵێنی ئەوەی بە خەڵکدا کە ڕێگای مەرگە بێ بە ڕێگای ژیان لە دوای 15/4 لە 15/12 گەڕایەوە دووبارە جەنابیان سیارەی لێخوڕی لە دەربەنیخانەوە لیاخ لە بانی خێڵانەوە دەستی پێکردتاوەکو سەر پردی ئاوەخێری بەسەر ڕێگاکە بینێ کە بینێ لەو ماوەی هەشمانگا ئەو بەرەو پێشچوونە باشە لە پرۆژەکە هەبووە ئەو ڕێژە ئەنجام دراوە زۆرە لە پرۆژەکە هەبووە بۆیە هەر ئەو کاتە لە ناو ئۆتۆمبیلەکە بڕیاری ئەوەیدا کە ئەم بەشێشە بە شێوەی گۆڕانکاری لەلایەن بەڕێوەرایەتی ڕێگایوبانی گەرمیان و کۆمپانیای بێشکانەوە جێبەجێ بکرێ و دوای ئەوە بەڵێندەر دەرخستەیەک و دیزایانێکی ئامادە کرد بە شێوەی گۆڕانکاری ئاراستەی بەڕێوەبەرایەتیمانی کرد ئێمەش ئاراستەی وەزارەتمان کرد وەزارەتیشمان جەنابی کاقوبات لەگەڵ کاکدانا قسەی کردبوو کە بۆ مەبەستە گۆڕانکاریە بەرز بکرێتەوە بەرزکرایەوە بۆ ئەنجومەنی وەزیران و ڕەزامەندیاتەوە پێش هاتنەوەی ڕەزامەندیەکەش لەگەڵ کۆمپانیای بێشکانە دەست بەکار بووین لە پرۆژەکە و ئیسا الحەمدوللا ئەو ڕێژە ئەبینی کە جەنابەت بینیتە لە پرۆژەکە چوەتە پێشەوە. زۆر باشە کاک عوسمان سڵاو لێ بێت و ماندوو نەبی دەستخۆشیتان لێ یەکەم بەر لە هەموو شتێک بۆ ڕێگایی کە بۆ شێوازە جوانە تەواوتان کردووە و خەڵک و هاوڵاتانی سوودی لێبینن ئەکرێ پێم بڵێ ینی ئیشوکارەکان چۆنە ڕوا ئەم ڕێگەیەش هاو شێوەی ئەو ڕێگە جوستاییدە تەواوەکەن. وڵایی پێشەکی بە خێراتنی جەنابتانەکەم بە ڕێزەکەتان ئینشاڵە ئێمە هەموو ئەوەی کە بتوانین و توانامانە بێ ئەمانەوێ شتێک لەوە جوانتیش پێشکەشکەین وەلەوە شتێکی زۆر جوانە دروست کراوە وەکو جەنابی کاک عەدنان باسی کرد ئێمە دوای ئەوەی بەڕاستی فترەیەکە بوو ینی یەئسمان پیا کردبوو لەو پرۆژە کە نەکرێت کە جەنابی کاقوبات گوروتینێکی یا پێمان و بینیشی جاری دووەم کە گەڕایەوە کە ئەو ئیشانە بەو شێوە کرابوو هەر لەگەڵ جەنابێ لە سیارەکە ئێمە سەر کەوتبووین یعنی زۆر دڵی بەوە خۆش بووتی ئەم جادە یعنی هەمووی بە دەست و پەنجەی خەڵکی گەرمیان و کۆمپانیای خۆمان کراوە ئێمەش وتمان بڵێ زۆر پێی باش بوو وتی من ئیتر لەم ینی لەم ساتە وەختەوە زۆر پشگیریەوە ئەەکەم و پێخۆشحاڵە دەرچی کۆمپانیای دەرەکی کاوتی زۆرمان پێخۆشە کەوایەوە ئەم جادە و ئەم بارێر و ئەم گێردەر و ئەم پردانە خۆتان کردوتانە ئیترەوە بوو لەگەڵ جەنابێک کە قسەمان کرد وتمان وتی ئێسا ئێوە چی کێشەیەک دوان ئێوە هیچ کێشەیەکمان نییە تەنا ئەوەی دارایی جەنابەوە بەڵێن پێیان هاوکاری بەڵام بۆ ئەوەی کە ئەم جادە ئێمە بڵێن کە ئیتر دووساییدیە لە سلێمانیوە بۆ گەرمیان وا پێویستە ئەو دیویشەوە بکرێن باڵەوە بوو جەنابی وتی بڕۆ دەست پێ بکەن و من هاوکارتان وەکو جەنابی کە عەدنانیش باسی کرد ئیتر ئێمەش هەستان بە ڕێکارەکان و دەستمان بەم پرۆژە کرد پێش ئەوەی لەسەر بەڵێنی جەنابی هیچ ئەمرێک بێتەوە ئێمە هەمووی شەکانمان جێبەجێ کرد زۆربەی پێش وادەی خۆی باڵێ و ئەم پرۆژەش پرۆژەیەکی گەورەیە یعنی 5 میلیۆن متر بڕینی تایە 2,5 میلیۆن پڕکردنەوەی تایە بەڵام ئێمە بە گروتینێکی باش وەکو جەناب بینی ئیشی لەسەرەکەین و ئینشاڵڵا هیوادارین چۆن ئەو پشتگیریەی جەنابی کاقوبات کردنێ هەروە پشتگیرمانە بێ پێی وتونی ئێمەش قسوور ناکەین لە هەمووی شەکان ئینشاڵڵا. سڵاو لێ بێ جادا بەزی بە بچینە پێشی لۆرەکە لە بەرەوە ڕێگەکە سەلامەت نییە چۆنی قوربان ئەحواڵە سەحەتە چۆنە جەناب بە خەڵکی مناوچەی دەی باشە سەرکەوتوبی ئینشاڵڵا لە کۆ هاتی بە سەلامە دەی باشە دەمێکە شۆفێری لۆری لەگەڵ ئەم ڕێگایە وەزە چۆنە وڵای ئەم ڕێگایە یعنی کەم ڕۆژ نەبێ هەموو ڕۆژێکمان ئازیزێکمان تیاچ ڕازەکەی ئەم شوێنە ئێستا بۆ بە دوو سایت خۆ دەزانی لە تان دەربەنی خان دوو سایدەوە ئەمە شکواکاری تیاکەن
ئەنی کۆمپانیاکەش بە چڕی شەکە حەزم کرد ینی تۆ شۆفێرێکی لۆری ئەنی بۆ چوونی خۆتم پێ بڵێ پێت خۆشەکە دەستیان پێگرێتەوە من دەستخۆشییان لەکەم ئەمە بواە چەند ساڵێک بە لە ئێستا بکرایە بەڵێ بەڵام کە ئێسێش دەستیان پێکردو من دەستخۆشییان لەکەم داواکاریشم لە حکوومەت کە بە زووی بجیان بە تەرخام کا لەبەرەوەی ئەمیشە نەوەسە لەبەرەوەی ئەمیشە بکەوێتە زستان خەسارەتی زۆری لێبێتەوە حادیسەی زۆر ڕۆدا لەبەرەوەی ئەم خۆڵانەکەێتە بانجادە کاتی بارانبارین ئەم جادەیە زۆر خز ئەبێ بەبەستە خۆڵی قەراغ جادەکەی بەڵێ کە غزیش بوو یعنی شۆفێر هیچ شتێکی لە دەسەڵاتدا نامێنێت ئەم جادێش لۆدێکی زۆری لەسەرەوە قەرەباڵەخێکی زۆری لەسەرە بەهۆی تەنکەرەوە بەهۆی گڵابەوە و ئەنجا چەندەها شاری بەیەکۆ بەسا چەندەها مەرزی لەسەر ئەم جادە یعنی جادەیەکە بۆ بژێوی ژیان زۆر زەرورە بۆم خەڵکە بە تایبەتی بۆ خەڵکی دەربەنیخان یعنی ئێمە هەموو ڕۆژێک ئەبێ لا بچین بە تەعزیە عزیزێکماکە لەم ڕێگا دێت تا چەند پابەتن ڕاستە ڕێگا وەڵڵای ڕێگاکەمان ئێمە زۆر خراپە بەڵام ئێمەش هەروەکو خۆمان گیانی هاوکاریمان تایە شۆفێری لۆریەکان یعنی یارمەتی خەڵکە دەنگیانی هاوکاریمان تایە بەڵام ئیتر جادەکەمان ئەوڵە ئەوە نییە سەرکەوتوو لە خزمەتان فەرموو چاوەکەمی خواحافیز بێ چاوەکەمی سڵاوە لێبێ عجلت بی ڕامانگرتی داوای لێ بردنەکەم جەناب بە شۆفێری مینی پاسی لەسەر ئەم ڕێگایە زۆر هات شۆکەی بەڵێ بەڕاستی زۆر حەزەکەم پرسیارێکی ڕێگاکە و لێ بکەم خۆ دەزانی ئەو بەشەی لە دەربەنی خان بۆ کەلار دووساییدەوە ڕشکاری لەسەرکریانی تۆکو شۆفێرێک تا چەند پێ خۆشەکە بەردەوام کار لەسەر ئەم ڕێگەیە هەیە و ئینشەڵا لە ئایندێکی نزیکاتەوە بێت داواوی ڕێگاکە بەڵێن دەستخۆشی لە کۆمپانیا جێبەجەکارەکەم کە توانیانە ئەو ڕێگای چنارە بۆ دیوەکە دووسایدە تازەڕایەن بەڕاستی کێشەی هیچ نەماوە بەڵام ئەمەی کەماوە ئەم ڕێگەیە لێرە بۆ دەربەنی خان کە ئیسحامێکی زۆری لەسرە ئەم گڵابەی لەسرە تەنکەری لەسرە سیارەی بچووکی لەسرە ئیسحامێکی زۆری لەسرە کە بەڕاستی کەم ڕۆژ نەبێ حادیسە ڕۆدا لێرە بینیم کە خەڵک شۆفێران زۆر خێرا ڕۆنێزە لە چاپێکوتی من توی ئەگەل لێ بۆ ئۆتۆمبیلە بارەڵگرا چۆن دای بەلامانە بەڕاستی پێویستە شۆفێر پابەند بێ ینی تا ڕێگەکە بە تەواوەتی ئەبێتە دووسایی بەڕاستی شۆفێرەکان زۆر پابەند نین هەمی سەری یعنی خۆی ئەبێ لەم ڕێگە هەشتا بڕۆی هەفتا بڕۆی بەڵام هیوا هەیە 120 ڕۆ جەنابتن کە هاوڵاتیکی زۆریان پێ ینی زۆر گرنگە پابەند بن بەڕاستی جاری وایە من چۆن بڵێ 14 نەفەریتیە 12 نەفەریتیە ینی خوێنی هەمیوان وەکوایە خوێنی خۆمانتیشی گەرمیان پەیامە چێ بۆ کۆمپانیایی جێبەجێ ئەم پرۆژەیە کە بۆ حکوومەت هێرێم دەستخۆشی بەڕاستی دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەم کە توانێتی ئەو پارە دابینکە بۆ کۆمپانیای جێبەجێکار کە ئیشەکانیان بە تەواوی بڕوە هیوادارم کە پێش سەرماوەسۆڵە و بارانبارین کە بتوان شتێکی باشی لێ بکەن هەوڵ بدەن کە بەستورین کات تەواویکەن چونکە سەرمابێ بەڕاستی ڕێگەکە ئیشی لێ ناکرێ دەستە خۆش بێ قوربانم بەڕێزی دەستان خۆش بێ سەرچاو خواحافیزە بێت خوا لەگەڵ خواحافیزە بێت کاک عەدنان دڵنیام ینی هیچ پرۆژێک بێ گیر و گرفت نابێ بەڵام گرنگەکەوەی و ئاستەنگ و لەمپەرانی دروستە بێ ئەوە ئاسانکاری بکەن بۆی کۆمپانیای جێبەجێکار خێراتر کارەکانی ڕاپەڕێنێ هەنی بەگشتی لەسەر ئەم ڕێگایی کە کۆمپانیای بێشکان کارەکەن هەموو ئەو لەمپەر و ئاستەنگی ئیداریانەتان بۆ لا بردوون کە بە بەردەوام خێرا کارەکان بەڕێوە بچێ بێگومان ئێمە لەگەڵ کۆمپانیا وەکو یەک تیم کارەکەین ئەمە لەمپەرێک نییە کە لە بەر ڕێگر بێ لای ئەوان و لای ئێمە ڕێگر نەبێ یاخود بە پێچەوانەکەەوە ئێمە یەک تیمین تەواوکەری یەکترین و لەمپەر هەیە بەڵام ئێمە پێشتریش بەڵێنمان بە سەروی خۆماندا بوو چی لە ئیدارەی گەرمیان چی لە وەزارەت چی بە جەنابی کاقوبات هیچ گیر و گرفت و لامپەرێکی ئەم پرۆژە جگە لە خەرشکردنی شایستەدارایەکانی بەڵێندەر نەبێ هیچی نایڵین لە تونێلەکە بێتە ئەم دیوە بەڵام ئێستا سوپاس بەخوا پرۆژەکە خۆیاتەوە دیوای تریت نایڵین لێرە لە میرەدێ بڕوا بەو دیوە خۆمان توانای ئەوەمان ئەبێ لەگەڵ بەڵێندەرە پشت بەخوا ئەو بە پشتیوان بەخوای گەورە لە هەموو لەمپەرەکان لابین ئاستەنگ هەبووە قورسایی زۆر هەبووە بەڵام توانای بەڕێوەبەرایەتیمان و توانای کۆمپانیای جێبەجێکار کە کۆمپانیای بێشکانە لەمپەرەکان گەورەتر بووە بۆیە هەر لەمپەرێک هاتووە
توانیمانە سەیتەرە بکەین بەسەرێ هەریسەوەی کە جەنابەت لەوێ بینیت وتی دوسێ جار خەریک بووە هەر سیارە بمان شێلێ ئێمە بە بەردەوامی شۆفڵ بلدۆزەر حەفارە تیمی کۆنکریت لە هەموو ئەمانە ئیشەکەین بەڵام سوپاس بە خۆتای ساگە نەمانێڵا بچووکترین زەرری گیانی هەبێ لە پرۆژەکە بخوا نەخواستە کۆمپانیا خود بەڕێوەبەرایەتیان ئیشەکە هۆکار بێ باش کۆتایی قسەکانی کاغدنا بۆ جەناب دەکەم بە پرسیار کاک گوسمانانی لە تەنیشتی ڕێگاکە زۆر زەحمەتە بۆ کارکردنیانی مەسافەی کارکردن بۆیەوە تۆزێک تەسکە ینی هەر خۆم ئەمڕۆکە سەرقاڵی تۆمارکردنیان بەنامەیە بین هەستم بەوە کرد ئێمە هەنی بەردەوام سریەوەمانە کرد ئۆتۆمبیلە لێمان نەیە بۆیە ئەوە حەزەکەم بکەم بە پرسیارێکیانی ئیشوکاری ئێوەی قورس نەکردو زۆر ڕێگایە قوربان ئێمە یەک وەکو بە جەنابتم وت ئەم ڕێگەی ئێمە زۆر جیاوازترە لەو ڕێگانەی کە ئیسا بینین لە شوێنەکانی کە کۆمپانیەکان یا پرۆژەکانی کە ئیشەکەن شوێنێکی تەختاییە بە هۆسی خوا نەتوانن ڕێگەی لاوەکی دروستکەن یا ئەتوانن کە ئیش بکەن ساریکە نزیکیان نەکەوێت ئێمە مشکلەکەمانەوەیە وەکو جەنابتان بینیوتانە ئەم شوێنە هەمووی شاخ و بەرزی و نزمیە بەڵێ جام دیزاینش کە کراوە هاوشێوەی دیزایانی کەلارە بۆ ئەوەی ئێمە نێڵین ئەم بەرزی و نزمیانە چکە مە گرێتمانەیە لە 123 لە لای بەردەوام بینم لێرە گەڵابەیە بارەکە و ئەڕوا بارەکە بەڵێ ئێمە گرێتمانەیە لە 123 ئەم گرێدەمانێناوە بۆ نزمترین ئاس بۆ لە 5 و 6 ئەمە وەکو جەنابوت ئەمە ئێمە نەئەتوانین جادەکە بە یەک جار ببرین وەکو خۆ بینیوتە ئەم هەموو ئەرکە زۆرە و مەرز خەڵکی لەسەرا وەک قەمەرە وەک ئێمە نەئەتوانین جادەکە بە یەک جار بڕین لەبەرەوەی منتیقەکە وایە خۆی جادەکە بە 1000 حەڵجێ بۆتەوە ئایا ئێمە چۆن زۆر قسەکەی جەنابی ڕاستە ئێمە زۆر زەحمەتە بەڵام لەگەڵەوە یین دیوار دروستەکەین تێکەڵە دائنین لەبەرەوەی بەردێک نێتە خوارەوە بۆ جادەکان محاولە بکەین جادەکان بەش تەواو بکەین و تەسلیمی بکەین اینجا بچینە بەشەکەیکە زۆر زەحمەتەوە بۆ زۆر باشە ئەچینە شوێنێکی دیکەی پرۆژەکە لەوێشان دێگفتوگوی فەرموو السلام عليكم شلوني قربان احواله لا تشوف بالسلامات والله سليماني سليماني واتي اي بخير بي خالتي شوي دربني خان سلاماني ابوها مو خالتي دربني خان حزم كرت برسيارة لي بكم سبارد من رقايا خود زاني يسلا ايشان وام بشيكا طوان ابوها سرقالي كان كردنا بوچونت شي وداوكاري وشي لوي كام رقايا هر چیز و تاوب کرد والله داواکار لە حکوومەت هەرێمی کوردستان بوجیان بۆ سەرفکەن بۆی بینی دەربەنی خان سلێمانی بە زووترین کات تەواو بووی پێ خۆشەکە ئەمە ئێستا شەکەن لە ماوە بەچڕی ئارە وەڵڵا ئەو بەشەی کە تەواو بە دوو سایدەکە بەڵێ خەڵک تا چەند پابەندە لەوەی کە خێرایەکی سنوورداری هەبێ بۆی دووربین لە ڕووداوی هاتوچۆ بەڵا زۆر ینی باشە ڕێگەکە بەڵێ ئەم بەشەی کە یەکساییدا ئێستا بینیم بەڕاستی ینی هەندێک کەسێ دەرچوونی زۆر لە ئارەوەڵای ئیزدیحامێ زۆر دروست بووە لە زۆر کێشێ ئارەوەڵای ئیزدیحامێ زۆر دروست بووە بۆنەی ئەوەی کە کاریشی لەسەر کرێ و بەڵێ ئیزدیحامێ زۆر دروست بووە لە بینی دەربەنی خان زەڕایە تو جەناب پابەندی بەڵێ بەیەخوا سەرکەوتوی بی خۆشحاڵ بین بافی زمانی خوایە بی حال لەگەڵ سلام علیکم ئەتوانی بێتە خوارەوە لێ فەرموو بات حەزەکەم وەکو شۆفێرێکی بار هەڵگر باسم بۆ بکەی بزانم دۆخی ڕێگاکە چۆنە تا چەند پێ خۆشەکان ڕێگەیە بۆتە دووسایی ئەگەر عەجەت کێشی بێتە خوارە سپاس دەکەم سلام علیکم چۆنی قوربان ئەحواڵت جەنابە خەڵکی کوێی خەڵکی ڕۆژەی تازم سەرکەوتوو بی ئینشاءالله زۆر لەسەرم ڕێگەیە چۆکەی بەڵێ وەڵام هەموو ڕۆژێ ئیش لێرەکەی بەڵێ وەزعی ڕێگاکە چۆنە بەگشتی وەڵی زۆر قەرەباڵخە ئیستیحامی زۆرەی ڕۆژانە تا چەند زەڕورەکەی ئێستا بە جدید لەم شوێنە کرێ بۆی تەواو کرێ بکرێ بە دووسایت وەڵی ئیشێکی زۆر باشەکرێ لەبەرەوەی ئیستیحامی ئەم جادە لەبەرەوەی ئەو مەرزانی کە لەسەرێتی و
چەند لە هەمووی خواری و عێراق لەم جادەوە هاتووشەوەکە ڕاستی ئیستیحامێکی زۆریتی لەسەرە بەڕاستی ئەم دوو سایدە دەبێتەوە کاریەوەی کە ئەم ئیستیحامە لەسەر ئەم جادەکەم بێتەوە نەمێن شۆفێرێکی با هەڵگرم لەگەڵ قسە لەگەڵ کە باسیەوەی کرد کە هەرچی زۆر ئیشەکان کرێ لە بەوەی لە وەرزی بارانە ئەم تەبوتۆز و خۆڵە بێتە سەر جادەکەم مەترسی دروستەکەەوە تا چەند وایە بەڵێ چونکە کەش و هەوا گۆڕانکاری تیاکرا لە بەرەوەی ئەم جادە ئەوە ئیشی تا ناکرێت لەوانە ئیشەکە تۆزێ خاو بێتەوە ئەگەر تا گوستەرعەتی شتیا بگرێەوە ئیشەکە بەرە باشی ڕات و ئیشەڵا بەشکەوە زوودی کار تاو بێت شۆفێرە بە هەڵگرەکانە بێ زۆر پابەندی ڕێگاکە بەناوەکاری ئۆتۆمبیلە بچووکەکان بکات تۆ جوای وەڵام ئێمەش داواکاری لەو خەڵکە کە ئێمە لەسەر ئەم جادە ئیشەکەن حتمەن بۆ ئەوان ئیشەکەن لەبەرەوە ئیستیحامێکی زۆر دروستە بێ ئەگەر ئەوان هاوکاریمان بکەن و جادەکە خێرایان کەمکەنەوە ئێمە سپاسیان نەکەین بەڕاستی ئیستیحامێکی زۆرەیە وەکو ئێستا لۆریە ڕۆژی تووشی ئیستیحامی زۆر گەشتبینی بەوەی ئیشەڵا لە نزیکترین کاتە ڕێگاکەتەوە ئیشەڵا داواکاریش لە هاتوشۆی وارماوە هاکاریمان بکەن ڕۆژانە ئەگەر کەسێکمان بۆ دابینکەن بۆ ئەم ڕێگایە لەبەرەوە ئیستیحامێکم کاتەوە چونکە ئەگەر لای منیشمان هەبێ سایق زۆر ئیتیهام بەلای منەکە نادا سرعەتی خاو ناکاتەوە بەڵام ئەگەر مرورێک لەسەر جادەکە بێت ئەو کاتە بۆ ئێمە زۆر باشترە یاخوا لە شەستاغوێ ئازێتمانای خوا بیست دەبێ فەرموو دیارە ئێرە بەشێکی دیکەی پرۆژەکەیە پێشتر بەر لەوەی ئەم بەشە تۆمار بکەین لەگەڵ کاگەدنان و لەگەڵ کاگوسمانیش باسیێریان بۆ کردم کە زەحمەتە بەڕاستی لەبەرەوەی شوێنەکە چاڵە و دەبێت لیڤڵ کرێ و پڕ بکرێتەوە تاوەکو بەو شێوەی کە ئەوان مەبەستیانە لەگەڵ شەقامەکەیە هاوتا بکرێتەوە لێرە هەندێک گفتوگۆ دەکەم لەگەڵیان کاگەدان ئەوەی کە من بینیم زۆر زەحمەتەیانی ئەم چاڵایە پڕ بکەیتەوە و ئاستەکەی بەرز بکەیتوانی گەیشتمە و باوەڕێی ئەنی هەڵکەوتەی جوگرافیای شوێنەکە زەحمەتە بۆ ئیشکردن ئەنی ئەمە تا چەند گرفتی بۆ پرۆژەکە دروستکردیان هەڵتان داوە زاڵ بن بەسەرم دۆخەیە بەڵێ ئێمە سروشتی ئێرە بەو شێوازەیە کە بەرزی و نزمی تایە بە شێوازێکە کە ئێمە پڕکردنەوەمان نزیکەی 30 متر بەرزی ئەبێ بڕینمان شوێنەکە بێت 30 متر بەرزکەنەوە بەڵێ ئەم 30 مترە تەنها لەوە نییە کە 30 متر بەرزەکرێتەوە ئێمە بە پێی ئەو ستاندەرەی ئەندازەیە کە هەمانە بۆ ڕێگاوبان ئەبێ هەموو چینێ بە چین ئەم 30 مترە بەرزکەینەوە ینی هەر 20 سانتیمتر و کوتانەوەی بۆ بکەینەوە 5% دەربچیە ئەو کاتە چینێکی کە بکەینە سەریا و بۆ 2000 متر دووجا ئەبێ دوو پشکنین وەرگین وەکو ئاماژەشم پێدا پێشتر 2500 2,500,000 متر سێجامان هەیە پڕکردنەوە لەم پرۆژەیە و بڕینەکەیش ئەمە پڕکردنەوە بڕینیش 32 مترمانەیە کە ئەی بڕین لەو شوێنەی کە لە پشتمانەوەیە ئێمە بەدەر لە پانی ڕێگاکەمان ڕەنگە بۆ 30 متر بێ بەڵام نزیکەی 300 متر ئەبێت دوورتر ببڕین تاوەکو نەبێتە هۆی ئەوەی خوانە خواستە لە داهاتووە کاریگەری خراپکە لەسەر ڕێگا چواردەورەکەی بۆ پاکەنەوە بێرم بە شێوەی بێرم ستاندەرێکی ئەندازەیی کە ئێمە لە ئاستی ئۆتۆبانەکانە بەکارهێنین لەم ڕێگایە تاوەکو لە داهاتووە لە بارانبارینە لە بوومەلەرزە لە شتێکە کاریگەری نەبێت لەسەر ئەوەی کە هاتوچۆکەرانی ڕێگاکە کە ڕێگاکە بەکارهێنن بەو شێوازە دروستیەکەین بەڵام وەکو ئەوەی کە وتت بەڵێ ئێمە توانیمانە هەم بە زیادکردنی ئامێر و ستاف لە پرۆژەکە و هەم هێنانی تاقیگەی کێڵگەی لە پرۆژەکە کە ئێمە ڕۆژانە پشکنینێکی ڕادە لە بەدەرەکەین لە پرۆژەکە و ئینشاءالله بە ستاندەرێکی زۆر بەرزەوە پێشکەشیەکەین باش کاک عوسمان دڵنیام لەوەی بانی ئێوە پێتان خۆشە لەوادی خۆیان پرۆژەکە تەواو بکەن بەڵام پاڵپشتی حکوومەتیش گرنگە بۆ ئێوە و پێویستە کە بەردەوام هاوکاری ئێوە بکرانی ئەگەر بۆ شێوی کە ئێوە بەرپلانتان بۆ داناوە و حکوومەت داوکار بێ لە ڕوویدابینکردنی بودجەوە ئەتوانن لە وادی دیاریکراوی خۆیدا پرۆژەکە تەواو بکەن بەڵێ وەکو جەناب و فەرمی و پێش ئەوەی ئینەکەش ینی تەجیل بکەین هەر بۆ جەنابمان باس کرد بەڕاستی ئێمە تمەعی ئەومانەیە پێش وەختی ئەو مودەی کە بۆمان دانراوە تەواوی کەین بەڵام بەڕاستی پشتگیری حکوومەت زۆر مویمە بۆ ئێمە لەبەرەوەی ئێمە و شایستەدارایانەی کە ئیشەکەین لێرە ئەگەر لە کاتی خۆیان بمان نەنێ ئێمە ئەتوانین زیاتر پرۆژەکە یعنی بەرەو پێشەوە بەرین و چەندێک ئالێت جلێرەیە توانین دووەنە ئالێتی بۆ بێنین وەکو کاعدنان باسی کرد ئەم پرۆژە یعنی ڕەنگە بە وەکو مەسافەی کیلۆمەتر کەم بێت
بەڵام وەکو بڕین و پڕکردنەوە بەڕاستی زۆر زۆر بە چاوی خۆم نەمبینیە هەست وەکو کاگەدانی پیشانی ئێستا ئەو بێرمانەی ئەگە تۆ سەیری جادەکە بکەی ئەم سەر و ئەو سەر کە ئێمە بڕیومانە 200-300 متر حتا خەڵک پێمانەڵێ بە ئێمەڵێ کاکەەوەیەوە چی ئەەکەن ئەم جادەی ئێوە لە کوێوە ئەڕوا ئەو نازانێ ئێمە حسابی ئەوەکەین کە ئەمە سبەینێ بارانە لافاوە یعنی ئەبێ ئێمە وەکو جادەیەکی یعنی هایوای حساباتی بۆکەین دووڕاستی ئێستا چاو پێشببینی ناکە منیش کە پێشتر باستان کردوتان ئەم شوێنە ئەبێ بە شەقامیا بەجادانی چاو پێشببینی ناکات تاوەکو لەرزی نەی تا ئەرزی واقع ئەوە ئەمەش زۆر پێویستی بەوە هەیە کە حکوومەت هاوکارمان بێ لە بەرەوەی خۆ دەزانی مەوسم بەرەو زستانە ڕوا و خەڵکیش ئەم جادەیە بە چاوی خۆ بینی ڕۆژانە حادیسەی تیا بێ مەشاکیری تایە بەڵام ئێمە وەکو کۆمپانیا و هەمووەکو دایرەش وەکو کەعدناوتی چکە تەجوبەیەکی پێشتر چەند پرۆژەیەکمان پێکەوە جێبەجێ کردووە یعنی سقەیەک و تەعاملێک لە بینمانە هەیە وەکو کۆمپانیایەک نییە تازە لەگەڵ دایرا ئیشکا بڵێ وەڵام کۆمپانیا ڕەنگە نەتوانێ میشە بکە وەکو جەنابی کاقوبات بەڕاستی جوودێکی زۆری کردووە بۆم ئیشە یعنی من وەکو پێم وتی جاری پێشوو دووارم کردەوە یعنی ئێمە یەسمان پیا کردبوو لەوێ بۆسین بەڵام ئەو وای کرد کە بێن ئێرش بکەین. سلام علیکم چۆنی قوربان ئەحواڵە چۆنە شکر باشی لەکوێوە بە سەلامەت بۆ سلێمانی دەی بە سەلامەت جەنابە زۆر لەسەرم ڕێهاتچۆکەی وڵا ڕۆژانە مەگەر کەم جارێ ڕۆژانە هاتچۆکەم لەسەرم ڕێگا باشە خۆ دەزانیت لە نێوان کەلار تا دەربەنی خان دووساییدا ئەمە کاری لەسەرەوەی شەڵا لە نزیکانە ئەکرێ بە دووسایی وەکو شۆفێرێکیانی پەیامت چیە قسە و چییە ئەتەوێت چی بڵێ لەسەر ڕێگاکە ئینشەڵا بە زووترین کاتەوەیکەن چونکە لۆدێکی زۆری لەسەر یەکساییدە و جادەیەکی بێکەڵکە بەڕاستی هیوادارم بە زووترین کات تەواویکەن و بودجێ پێویستی وەسەف کرێت و زۆر سپاسی کاقوبا دەکەین ئەگەر بتوانن نەوەسن لە ئیشەکە وەکو ئەو زۆنەی ئەو لاوەکو جادەی کەلار بۆ دەربەنی خانی ئینشەڵا تەواویکەن و کارە ساتەکان کەمێت ئینشەڵا کاکە من لەو کاتەوە ساوم لێرە مێ چاوپێکوتن لەگەڵ هاوڵاتیان بکەم وەکو جەنابێ شۆفێرەکان زۆر خێراڕۆ یەک دوو جار خەریب و خۆمتی مەکەشم ئەنی تووشی ڕوودا و ببین و سیارە لێمان بەیانی بۆچی ئەم شۆفێرانە وا بە خێرایی ڕۆن ئەو لۆدەیە کە لەسەر جادەکەی لە ڕاستە خەڵک پەلێتی ماشەڵڵا هەمووی بڵێ تەنکەرێکی زۆری لەسرە مەجای سیارێ بچووک نادەن دەرچێ ئەگەر دووسایت بێ ئەو کێشەی نامێنێ لە ڕاستە ئەو لۆدە لەسەر جادەکە نامێنێت و ئیتر ئەو حادسەکان کەمەکات بە کوردەکەی دەستە خۆش بێ سەرکەوت بە سەلامەت ئینشەڵڵا پافیزە بێ و خوا لەگەڵ بێت پافیزە بێت کاگەتان دواپرسیارم دەرە قسە زۆرە بیکەین بەڵام دەرفەتەکارەوەندەی خواستکە گفتوگۆ بکەین باسی ئەو کرد کە ئێوە هەوڵ دەدەن کام ڕێگایە تازەیە کام تەکنیکە کام ئەبدەیتە کە ئێستا پێشکەوتووە بۆ ڕێگا ئەوە بەکاربێنن و باسی ئەوەشت کرد کە جۆرێک لە تێکەڵەتان بەکارە ناوە شتێکی سێرت باسکەوتە لە مێژووە چەند جارێکی کەم بەکاراتوە ینی حەزەکەم ئاماژەیەک بەوە بیت و لە پاڵەوەشا پێم بڵی ینی ئەنی چەندێک ڕێگاکە گرنگە ئەوەندە خزمەت گوزارەکانی لاتەنیشتی ڕێگاکەش گرنگە کە ڕێگایەکی متەکامل بێ لێرە ئەوەی ئەم هەنگاوەمان ناوە لەگەڵ برای بەڕێزم کاک عوسمانە توانیمان دیزاینێکی کە بێنینە کوردستان و عێراقیشەوە کە ئەمە ئێڵێم ئەوە نەی زانیاریم هەبێەوە بە دڵنیاییشەوە نە لە کوردستانە نە لە عێراقیشە ئەو جۆرە ڕێگا دروست نەکرا کە پێڵێن RCCP ئەم ڕێگایە چۆنە ڕێگاکە دروستەکەین بەکارهێنانی کۆنکریتێکی وشک بێشیش لە کارگە دروستەکرێ بە فاریشە فەرشەکرێ بە حادیلە ئەکوترێتەوە ئەم جۆرە ڕێگایە لە کۆنا لە حەفتاکانە لە ئەسپانیا و کەنەدا بەکار هاتووە لە هەشتاکانە ئەمریکا زۆر بەکاری هێنا ئیتر لەو کاتان نزیکەی چەند میلیۆن مەتری دووجا کۆنکریت کراوە بەو شێوازە بەڵام تاوەکو ئیساکە لە کوردستان و لە عێراقشان نەکراوە و پشت بەخوا چۆن لە گێردەرەکان و لە پایڵەکانە سەرکەوتوو بووین لەگەڵ کۆمپانیای جێبەجێتان نەکردووە جارە جێبەجێمان نەکرا بەڵام دیزاینمانیش کردووە و شوێنیشمان بۆی ئامادە کردووە ئینشاءالله ئەو بڕگەیشە جێبەجێ ئەەکەین و ئەبێتە نمونەیەک بۆ هەموو کوردستان چونکە بە تایبەت لەو شوێنانەی کە تێکەڵە گرانە دەستبردن بۆ ئەمە
جگە لەوەی ڕێگاکە زوو تەواوە بێت جگە لەوەی کە ئەم جۆرە کۆنکریتە زیاتر بۆ ئەو شوێنانە بەکاردێ کە بارقورسیەکی زۆری لەسرە هەورازێکی زۆری لەسرە کەش و هەواکەی بڵێ ساردی زۆرە بۆ ئەم شوێنە زۆر گونجاوە ئەو شوێنانە کە تێگەڵە گرانە ئەمە بەکارهێنی زۆر بە زووی تەواوە بێەوە لە هەمان کاتشا قورسایی زۆر هەواگرەیە کە دەرەقەتی ئەو فشارە زۆرەی هاتشۆ ئەو قورسایە نیکە بەسەر ڕێگاکانی هەرێمی کوردستان هابێ نایەڵێ ڕێگاکان تێکچێ ئێمە جگە لەوەیشە بۆی ئەم جۆرە ڕێگا زیاتر بۆ ڕێگایەک کە خێرایی لەسەری کەم بێ ئێمە ئەوەشمانە چارەسەر کردا بە کارهێنانی دوو چینتر قیر بەسەر ئەوە تاوەکو بتوانین بیخینە خزمەت وڵاتیانەوە ببێتە هۆی ئەوەیشە کە کوردستان جگە لەوەی ڕێگاکانی ئاچێتە ستاندەرێکی بەرچەوە لە هەمان کاتچە هەم لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی بودجێشەوە بودجەیەکی باش بۆ هەرێمی کوردستان بمێنێتەوە. دەستە خۆش بێت. کاگۆسمان ئەگەر پەیامێکە دێ بۆ خەڵکی ناوچەکە قسەیەکی کۆتایی تێ بۆی کە بچێتە خزمەتی پرۆژەکەەوە هاوکاریەوە بفەرموو. جوانە وڵی تۆ یعنی شتێکی هەست پێ کرد ئەمڕۆ بە چای خۆ بینی کە ئەو سیارانە بە چ سرعەتێک لێ خوڕن لە ئەو شوێنانی کە ئێمە ئیشەکەین. من ئەمڕۆ کە لەگەڵ جەناب تاوەساوم یعنی دوای نیۆڕۆ لە محکەمە گەڕاومەتەوە بەداخەوە یعنی سیارەکان و ئەو خەتەی کە ئیشی تیاکەن یعنی یارمەتی ئێمە نایەن بە سرعەتێکی زۆر لێ خوڕن خۆیان تووشی حادیسەکەن دوایی ئەڵێن خەتای کۆمپانیاکەیە لەسەر جادەکە ئیشەکە. ئێمە ڕغمیەوەی هەموو علامەتێکیان بۆ دانین بە هاوکاری مرور بەڵام خۆ دەزانی ئەم شوێنانە هی ئەو لێخوڕینانە نییە جار لێرەوە لەم بینبەرە جوانێ ئێوە ئەمە داوایان لەکەین یارمەتی ئێمە بن ڕێگاکە بۆ ئەوانە دەداتوە ئێمە دروستیەکەین و بەجێڵین بۆ شتێکیش ئەکرێ لێرە ئەمە محادیسە وەمە خەڵکەی لەم جادا مردووە ئینشاءڵڵا بە نسبەیەک کەمە بێتەوە کە تۆ تەوقع نەکەی چونکە ئەمە گرێت وەکو پێم وتی ئەم جادانی ئێمە سیرکە ئەو بەرزیە لەکوێیە ئەو چاڵیە لەکوێ ئەمە وەکو پێشتر لە جادەی کەلارە ئێمە محاولەیەکەین لەم جادانە بەو دیزانانەی کە کردومانە نەجادەکانمان ئەو پێچانەی تیامێنێ نە ئەو بەرزیە نە و نزمیە جا ئەمە بۆ خزمەتی ئەو وڵاتیانە ئێمەش لێرەوە داوای لەکەین هاوکارمان بن یارمەتیمان بن هەم خۆیان تووشی حادیسە نەکەن هەم ئەوانەی ئێمەش کە لەسەر ئەو ستاپوشتە لەسەر ئەو جادە ئیشەکەن تووشی شتێ نەبن. ئەم شوێنەی کە من لێ وەستاوم لە ئایندەیەکی نزیکی داهاتوودا پشتیوان بەخوا دەبێتە شەقامێکی جوتسایدی سەردەمیانەی زۆر ڕێکوپێکە هەمومان بە منیش و بە هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان دەتوانن پێیدا تێپەڕن کە دەزانن سەختی و هاتوچۆکردنی ئەم شەقامە گەلێک زەحمەتە هەر بۆیە ئەم شوێنە دەبێتە جێگرەوە و لە ئایندا دەبینی دەبێتە شەقامێکی جوان. لە نێو بەرنامەکە دوو پرۆژەی گرنگ و استراتیژیمان نیشاندان کە یەکێکیان ڕێگای وارماوە بۆ دەربەندی خان کە تەواوکەری ڕێگای دەربەندی خان کەلار دەبێ و دەکرێتە جوتسایی دواوی دیکەیان ڕێگای ڕانیا دوکان یاخود با بڵێن چوارقوڕنە دوکان کە ئەویش پشتیوان بەخوای گەورە لە ئایندا دەبێتە دووساید. هەردوو پرۆژەکە کاری باشی تیا دەکرێت بەردەوام و خێران لە جێبەجێکردنی پرۆژەکە بەڵام پاڵپشتی حکوومەت زۆر گرنگە دابینکردنی شایستەدارایەکان زۆر گرنگە بۆ ئەم پرۆژانە نەوەستن و هاوڵاتیان لە نێو پرۆگرامەکە قسەیان کرد داوایان کرد کە حکوومەت بەردەوام بودجەی پێویست بۆم پرۆژانە دابینکا بۆی جارێکی تر ڕانەوەستێ. هیوادارم کە ئەو دوو شەقامە و پرۆژە استراتیژیەکانی دیکە هەرێمی کوردستانیش و بە تایبەت لە پارێزگای سلێمانی لە ئایندا ببینین بەرەو پێشچوونی بەرچاو بەخۆ ببینێ. سوپاس کە تاکو ئێستا بینەری سۆراغ بوون کوردستان ئاوەدان.